بەڵە بەڕێزان ئەم بابەتە شرۆڤە و قسەی زۆر هەڵدەگرێت میدیاکانی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە شرۆڤەی بەردەوام هەیە هەم بەشێکیان بەو جۆرەی کە بەسەر ئیسرائیلدا بشتێتەوە بەشێکی دیکەشیان بەسەر فەڵەستیندا بشتێتەوە بەشێکی دیکەش بۆ هەردوو لاو و ڕاوبۆچوونی زۆر جیاواز هەیە لەسەر ئەمە. باشە ئێستا ئەمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەنتۆنی نەسڕوڵڵاه چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە بەیروتەوە لەگەڵمان دەبن. بەڕێز ئەنتۆنی سڵاوت لێبێت ئەم ڕەوشەی کە ئێستا لە نێوان فەڵەستین و ئیسرائیل هەیە 9 ڕۆژە تا دێت ژمارەی قوربانیان بەرز دەبێتەوە وڵاتانیش دێنە سەر هێڵ بە هەموو جۆرێک وەلایەک بۆ فەڵەستین چ بۆ ئیسرائیل کاردانەوەکان تا دێت فراوانتر دەبن. ئەم 9 ڕۆژە چەند ڕۆژی تر دەخایەنێت زوو چارەسەر دەبێت یاخود درێژە دەچێشێت؟ بەڵێ ئێوارەتان باش. ڕاستیەکەی ئەوەی کە لە کەرتی غەزە ڕوودەدات جەنگێکی ڕاستەقینێ شەڕێکی گەورە و سەختە گەمارۆیەکی تۆند لەسەر کەرتی غەزە هەیە لەلایەن هێزەکانی سوپای ئیسرائیلەوە بە تەواوی ئەو ناوچەیە گەمارۆ درراوە. ئەمە جگەلەوەی لەلایەن فڕۆکە جەنگەکانەوە بردومان دەکرێت و ڕێگری لە هێنانی هاوکاری مرۆیی و خواردن بۆ ئەو ناوچەیە دەکرێت. دەبوایە وەکو میدیاکانی ئیسرائیل ئامازەیان پێکردبوو کە ئەمڕۆ هێرشی زەمینی دەست پێ بکات بەڵام پێدەچێت بەهۆی کەشوهەواوە وا دەکا بۆ کاتێکی تر دوا خرابێت وەکو ئەوان ئاماژەیان پێکردووە. بەڵام ژمارەی کوژراوان لەلایەنی فەڵەستینیەوە گەلێک زۆرە برینداری گەلێک زۆرە بە هەمان شێوەش خەڵکێک لە ئیسرائیل کوژراون خەڵکێکی دیکە بریندار بوون لە سەرەتای ئەم ئۆپەراسیۆنەوە. ئەم ململانەی کە ئێستا هەیە بە شەڕ چارەسەر ناکرێ بە زۆری سەرباز چارەسەر ناکرێ. ئێمە پێویستمان بە سیاسەتە دەبێت لەلایەنی ئیسرائیلی دام بەوەدا بنێت دەوڵەتێکی سەربەخۆی فەڵەستینی لە ناوچەی فەڵەستیندا هەیە کە پێشتر سنوورەکەی دیاری کراوە فەڵەستین خۆی حکمی خۆی بکات لەو ناوچەیەدا. ئەگەر ئیسرائیلیان ئەم پێشنیازەی کە ئێستا لە وڵاتەوە هەیە ڕەت بکەوتەوە وەکو چۆن هەتاکو ئێستاش خەریکی ڕەتکردنەوەی ئەم شتن ئەم ناوچەیە هەر ئەم زۆر ڕووداونە بەخۆی دەبینێت. باشە بەڕێز ئەنتۆنی سەرۆکی ڕووسیا پوتین دەڵێت کە مافی خۆیانە کە دەوڵەتی فەڵەستین هەبێ لە ناوچەکەدا مێژوویەکی هەیە و ئێمە پەیوەندی باشمان لەگەڵ فەڵەستیندا هەبووە دەمانێت پەیوەندیەکانیش تۆکمەتر بکەین. ئەم قسەی پوتین ئەگەر ئەمریکا کە وەلا و پژگیری خۆی بۆ ئیسرائیل دەردەبڕێت چ وەڵامێکە بۆ ئەمریکا یعنی فعلەن ڕووسیا سپۆنسەر بێت چاودێری بێت پشتگیری بێت بە تەواوی فەڵەستین دەکات؟ پوتین سوودی لەم ململانە و شەڕی نێوان ئیسرائیل و غەزە بینیوە چونکە بەهۆی ئەم شەڕەوەی کە دروست بووە پشتگیری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بۆ ئۆکرانیا کەم بووەتەوە. ئێستا هەوڵەکانی ئەمریکا زیاتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئیسرائیل بە تایبەتی دەیانەوە ئیسرائیل لە ململانەدا سەر بخەن. بۆیە بە دڵنیاییەوە هەڵوێستی ڕووسیا لەم نێوەندەدا دەبوایە زووتریش هەڵوێستێکی هەبوایە واتە پشتگیریکردنی هەمان شێوەی هەیە. تاکو ئەمڕۆ چین لە سیاسەتی خۆی دەرنەچوە ئەو سیاسەتە مێژوویەی کە بە درێژای مێژووی خۆی هەبووە سەبارەت بە چارەسەرکردنی پرسی فەڵەستین و ئیسرائیل. بەڵام بە هەمان شێوە دەیەوێت کە سیاسەتی دوو دەوڵەت بگیرێتە بەڕ. پێم وانییە چین و ڕووسیا بە شێوەیەکی دیار بستنە ناو ئەو ململانەیە یاخود دەسوەردان لە شەڕەکەوە بکەن بەڵکو لەسەر ئەو سیاسەتی خۆیان بەردەوام دەبن چکە وەک دەزانن چین و ڕووسیا ململانەیان لەگەڵ ئەمریکا هەیە. ئەو ململانەیە کە لەگەڵ ئەوروپا و ئەمریکا بە تایبەتی هەیەە کاریگەری زۆری دەبێت لەسەر ئەم دەسوەرنەدانەی چین و ڕووسیا. بەڵام ئەوان سیاسەتێکی دیاریکراویان هەیە دەبارەی ئەم بابەتە. ڕاستی ئەوەی کە ئێستاش لەم
ناوچێ ڕوودەدات لە نێوان وڵاتانی عربی دەبێت واتە وڵاتانی عربی زیاتر ڕۆڵ دەبینن لە کێشەی ئیسرائیل و فەڵەستیندا و دەبێ دەنگی فەڵەستین بگەێنن بە هەموو جیهان بە تایبەتینەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا بە تایبەتی کە دەزانین ترسێکی مسری هەیە لەوەی خەڵکی غەزە فەڵەستینیەکان ئاوارەی مسر بکرێن ئەمە جگەلەوەی لوبنانیش لەلایەن خۆیەوە دەترسێت کە بەرەی شەڕ بکرێتەوە بەسەر ئەوانجدا. بەڵێ بەڕێز ئەنتۆنی نەسڕڵڵاه چاودێری سیاسی لە بەیروتەوە لەگەڵمان بووی ماندوو نەبیت.